خی گەورە لە پێناسی دۆمی ژیانی دنیادا دەفەرمێ وەزینەة وتەفاخر. ئەم ژیانە چەند شتێکی جوانە لەگەڵ فەخر و شانازی. تەماشا دەکەی خەڵکی کاتەکانی خۆیان هەمووی سەرفەکەن بۆ ئەم دنیاە، لەبەر خاتری ئەم دنیاە خوێنی خەڵکی دەڕژێنن، لەبەر خاتری ئەم دنیاە کافر و بێباوەڕ دەبن، لەبەر خاتری ئەم دنیاە زوڵم دەکەن، بەڵام بۆیان نامێنێت. چەندەها زاڵم هەبوو لەم سەردەمەدا ئەوی لە پێناومانەوەی خۆمدا هەموو شتێک دەکەم، ئێستا کەس نازانێ گۆڕەکەی لەکوێیە. ژیانی دنیا قیمەتی نییە، هەر چی دەکەی بیکە دڵنیابە هەر بەجی دەهێڵی. جا بۆیە ئەم ژیانە چەند شتێکی جوانی تایە، تۆ خۆتی پێ جوان دەکەی، خۆتی پێ دەڕازێنیتەوە و خەڵکانێک شێ فەخر و شانازی دەکەن بە جسم و لاشە و جوانی خۆیانەوە، بە ماڵ و سەرۆت و سامانی خۆیانەوە، بە دەسەڵاتی خۆیانەوە، بۆیە لە پێناو خوادا ناژین بەڵکو بۆ غەیری خوا دەژین، بەڵام هەر بەجێشی دەهێڵن. ئێمە شانازی بە ماڵی خۆمانەوە دەکەین، بە جسم و لاشەی خۆمانەوە دەکەین، بەڵام وەڵاهی نامێنێ، هەمووی دەڕزێ. وەڵاهی بە ملیارەها گەنجی جوان، ئافرەتی جوان و قۆز ئێستا هەمویان وەڵا بوونەتە پارچەی خۆڵ لە ناو زەویدا. چەندەها دەوڵەمەندمان بینی دەمرێ و کفنی دەوڵەمەندەکە، دەوڵەمەندترین کەس بە لەم سەرزەوێدا کفنەکەی تۆ قەبرەکەی تۆ لەگەڵ کەسێکی ترا فەرقی نیە لەناوە، هەموو یەک شێوێ تەسکە. جلی من خامە، جلی تۆی دەوڵەمەند و دەسەڵاتداریش هەر خامەکەیە. کەواتە شانازی بە چیوە دەکەی؟ تەفاخر، فەخر و شانازی بە چیوە دەکەی؟ کۆتاییەکەی من و تۆ هەر یەکێکە، بەڵام گرنگ ئەوەیە کۆتایی ناو گۆڕەکەمان باش بێت. کوا پاشاکان، کوا دەسەڵاتدارەکان، کوا ئەو هەموو کیسرا و فیرعەونەی کە هەبوو، کوا ئەو هەموو قەیسەر و دەسەڵاتداری کە لە دنیا هەبوو، کوا ئەو هەموو سەرۆک و مەلیکەی کە هەبوو لە دنیادا، هەمویان بەجێیان هێشت، بەڵام زۆربەیان بێگومان دنیا بۆ هۆکاری بەدبەختی هەتایی ئەوان لەبەر دەسەڵات و لەبەر دەوڵەمەندیە خۆیان لە خۆیان ڕەنجان لەبەر خاتری جوانیکی ئەم دنیاە. فەخر و شانازیان کرد و لوتیان بەرز بوو، خوا بە ئاگری دۆزەخ لوتیان دەشکێنێ بێگومان. چا بۆیە ژیانی دنیا هیچ نییە.